دیارە ئێمە بەمەبەستی بە دوواداچوون هاتوین سەردانی بەنداوی دیوانەمان کردو. بەنداوی دیوانە دیارە بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە بە تایبەتی بۆ شارۆچکەی دەربەندیخان لە ڕووی گەشتیاریەوە گرنگێکی زۆری دەبێت لە ئایندەداوە لە ڕووی با بڵین غەزانی ئاویش ئیتر بۆ ئاوی خواردنەوە دەتوانرێت سوودێکی زۆری لێ وەربگیرەوە هەروەها لە ڕووی زەراعەت لەوانەیە بڵێن بتوانێت خوار و خۆی بە درێژایەکی زۆر بە مەساحەیەکی زۆر بتوانرێت سوودێکی زۆری لێ وەربگرێت لە ڕووی زەراعەتەوە بۆ ئایندە جوتیارەکانی ئەم ناوچەیە و حکومەتی هەرێمی کوردستان سوودێکی زۆر لەم بەنداوە لە ئاوی ئەم بەنداوە وەربگرێت کە بە شێوەیەکی باش و بە بودجەیەکە لەسەر و 23 ملیارەوەیە و ئەندامانی پەرلەمانی کوردستان سەردانی ناوچەی دەربەندیخانیان کرد لەو نێوەندەشدا سەردانی بەنداوی دیوانە و لێکۆڵینەوەیان کرد لە ئەو کێشە و گیر و گرفتەی جوتیارانی تایبەت بە بەنداوی دیوانە کە ئێستا بڕەبەراتی کشتتوکاڵی دەربەندیخان سەرقاڵی قەرەبووکردنەوەیانە و هەروەها سەردانی کارگەکانی چەولمەکەن کە ئەمڕۆ سکاڵایەکی زۆر هەیە لەلایەن بەشێک لە ژینگە پارێزەکان و هەروەها لەلایەن هاوڵاتیانەوە کە کاریگەری سلبی دروست کردووە لەسەر ڕێڕەوی ئاوی سیروان کە هەندێکی بووەتە هۆی ئەوەی کە هەندێک لە گۆم و هەندێک شتی با بڵێن نایاسایی دروست بکرێت کە زەرەر و زیانی هەیە بۆ ژینگەی ناوچەکە ئەمان هاتوون لە نزیکەوە بە چاوی خۆیان ئەوانە ببین بۆی ڕاپۆرتێک ئامادە بکەن بۆ لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان و دواتر کاری لەسەر بکەن.